بۆ شیکردنەوەی ڕووداوەکانی ناو ئێران میوانداری داکتەر جافەر حامدی شیکەرەوەی سیاسی لە ئۆسلۆ نەروش دەکەین. داکتەر ئەم کاتت باش، سوپاس بۆ کاتی جەنابەت. یعنی دەبینین ڕووداوەکان لە ناو ئێران هێشتا گەرمن، مامەڵەی حکوومەت و ڕژێمی ئێران لەگەڵ خۆپیشاندانان و لەگەڵ ئەو کەسانەی کە حتا یارمەتی خۆپیشاندانەکان دەکەن، وەکو ئەو دکتۆرەی کە بینیمان باسی چۆن مامەڵەی ئێران دەکاتن، ئەویش هەر بەردەوامە. حەزم دەکرد بە کورتی شتێک بڵێ، ئەگەر ئەو راپۆرتت بینی بێ، راپۆرتی پێامێرماندا ئەو راپۆرتت بینی بێ لەگەڵ ئەو دکتۆرە، چیت هەیە بڵێ؟ ئەو کاتتان باش کاک دەخیر، سڵاوم هەیە بۆ هەموو لایەک بۆ بینەرانتان، بۆ جۆگرانی دەنجی ئەمریکا بەشی کوردی. سپاس. ئەوەی کە کاک پەیمان دکتۆری ڤێترینەری باسی کرد لە ڕاستیدا جوان بوو و گۆشەیەکی بچووک بوو لە واقعی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێراندا ڕوودەدا. تا ئەو جێگایی کە دەگەڕێتەوە سەر ئێران و خۆپیشاندانەکان دەستکەوتی باشی وەدەستێناوە. یەکەمین دەستکەوتی دەتوانین بڵین کە گەڕانەوە بۆ دواوە نییە. خەڵک ئێستا بە ئاشکرا باوەڕیان بە یەکتر هەیە، قسە دەکەن لە دژی ڕێژیم، بەرنامەڕێژی دەکەن، ئومێد دەدەن بە یەکتر، هیوا دەخڵقێنن. بەڵام لە عینی حاڵدا خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ماوەیەک ڕاوەستاوە و پێم وایە لەسەر پێشنیاری ناوەندی سیاسی و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش هەموو تاکەکانی وەکو ئێمەمانان ڕاوەستاوە جاریە بۆ ئەوەی کە وە پێش باقی شوێنەکانی دیکەی ئێران نەکەوێ و زۆر پشتاریان لێ نەکرێ. ئەمە بۆتە هۆی ئەوە کە ڕێژیمی سەرکوت، کۆماری ئیسلامی، کۆماری ئاخوندی یەک بە یەک بە دوکاندارەکاندا دەگەڕێ، بە خەڵکەدا دەگەڕێ، خەڵک دەستگیر دەکا، دوکاندارەکان دەبا لە واقعدا گارانتیان لێ دەستێنێ کە ئەم جار دوکاندانە خەنەوە و پلەمپی دوکانەکان دەکا، هێرش و هەڕەشەی زۆر زۆر تون دەکا. و تەنانەت لە چەند شاری ڕۆژهەڵاتی کوردستان هێزی نظامی نیەخۆیی نییە کە ئێستا ئیدارەی شارەکان لە شوێنی دەرەوە هێزی تایبەتیان هێناوە بۆ تونەگەرەوە و هاتنەژوورەوەی خەکە بۆ نێو شارەکان. هەڵبەت دکتۆر، یعنی بێجگەلەوە کە لە ناو ئێراندا ئەو ڕەفتار و توندوتیژە دەکات، لە دەرەوەی ئێرانش کردوێتی پێشماوەیەکە بیستمان کە حکوومەتی ئەمریکی چەند کەسێکیان دەستگیر کردووە بە تۆمەتی ئەوەی کە هەوڵێکیان داوە ڕفاندن و کوشتنی خانمێکی ڕۆژنامەنووس کە ڕخنەگری ئێرانە، مەسیح النجات لێرە لە ئەمریکا لە شاری نیویۆرک. یعنی دوێنێ یان ڕۆژی جومعە وەزارەتی داد بڕیارێکی دەرکردووە یان بەیانێکی دەرکردووە کە دەڵێ ئەو کەسانە، ئەو سێ کەسە تاوانبارن. یعنی حەزم دەکرد ئەو فشارانەی کە لە دەرەوە لەسەر ئێران هەیە تا چ ڕادەیەک کاریگەریان هەیە ئێستا لەم کاتەدا؟ شارەکان لە ڕاستیدا دوولایەنن. لایەنێکی ئێران بۆ سەر دەرەوە و کۆمەلگای نێونەتەوەیی دەیکا کە ئەگەر من وێنەیەکی بێنمەوە دەتوانم بڵام بەشێکی یارمەتی دەکا بە رووسیا. و هەر لەو چەند ڕۆژی پێشوودا دوو برای ئێرانی کە ساڵەیانێکی دوور و درێژ بوو چیخوڕیان کردبوو بۆ ڕووسەکان لە بەدەستوری ئێران، ئەمانە جیران و ئێستا یەکێکیان بۆ سزن و بۆ حەفسی هەتایی محکوم بووە، ئەوی دیکەشان بۆ حەفسی درێژخایەن محکوم بووە. ئەمە کەوابوو لە زۆر شوێنی دیکەدا و هەروەها ئێستا لە لوبنان حیزبوڵاهەکانی لوبنان لە نەواری غەزە لە نێو فەلەستینیەکاندا ئەو لە واقعدا دەماگرژ و توندوتیژەکانی لایەنگری خۆی کۆماری ئیسلامی وەگەر خستۆتەوە و فشار دێنێ بۆ کۆمەلگای نێونەتەوەیی. هەڕەشە دەکا لە یەکێتی ئوروپا کە ئەگەر ئێوە سوپای پاساران بە تێرۆریست بناسن، ئێمە چ دەکەین و چ بکرێ. ئەمە لایەنێکی دی دووەمی ئەوەیە بەڕێز کاک دەخیل کە کۆمەلگای نێونەتەوەیی زەختێکی زۆری خستۆتە سەر ئێران. بەڵام ئەم زەختانە لە تئۆریدان، ئەم زەختانە لە بڕیاری پارلمانەکاندان، ئەم زەختانە لە بڕیار و قسەی دەوڵەتەکاندان، ئەم زەختانە دەبێ باری کردەوەی بەخۆیان ببینن. خەڵکی ئێران زیرەکە، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زیرەکن. ئەگەر ئەم زەختانە باری کردەوەی بەخۆیان نەبینن، گومانیان دەدە پێشێ کە ئەمریکا و ئەوروپا تا چەندە صادقن لە ڕووخاندنی
ڕێژیمی کۆماری ئیسلامیدا. دکتۆر جعفەر راپۆرتێکی ترمان هەبوو نازانم راپۆرتەکەت بینیان نا ئەویش ئەوە بوو لە بابەتی مافی کورد لە ئێراندا دوای ئەوەی کە بەشداریکی فعلیان کردووە لەو خۆپیشاندانە ڕووداوەکانی ئێراندا. ئیتر هەندێک کەس تا ڕادەیە گەشتبینن لەسەرەوەی کە دۆزی کورد بەرەو پێشەوە چووە بەهۆی ئەوەی کە ئەم چەند مانگەی خۆپیشاندان و ناڕەحەتی لە ئێرانە ڕوویداوە. تۆ چی دەڵێیت؟ دۆزی کورد لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبێت ببیندرێ. لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێزەکانی کە توانایی گۆڕانکاریان هەیە یا دەتوانن شۆن دابنێن لەسەر گۆڕانکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا هەر بە شێوەی ترادیشنی بە شێوەی با بڵین سنەتی ڕەفتاریان کردووە. دەبێ فاکتۆری کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەکردەوە بێتە مەیدان کە ئەگەر هاتیشە مەیدان دەبێ مافی لە ڕۆژاوای کوردستان بدرێ بەشی سووریە، دەبێ مافی لە تورکیە بدرێ بەشی باکوور، دەبێ مافی زیاتری بدرێ و ئەو کێشەی لە بینی بەغدا و هەولێردا هەیە لە ئەنگری لە هەولێر و لە مافی فدرالیزمی هەرێمی کوردستان بکرێ و دەبێ ئەم زەخت و زۆریەی کە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانە لا ببرێ. بەڵام ئایا تا ئێستا کۆمەلگای نێونەتەوەی و بەر لە هەمووان ئەمریکا هاتوۆتە سەرەوە باوەڕە کتێبەکەی بەڕێز وەزیری دەرەوەی پێشووتری ئەمریکا پمپیۆ لە واقعدا ئاگادارمان دەکاتەوە کە نەخێر ئەوان ئەگەر بیانەوێت دەتوانن یارمەتی چالاک بدەن بۆ ڕووخاندنی ئێران، بەڵام تا ئێستا بەو قەناعەتە نەگەیشت. دکتۆر جعفەر زۆر سوپاس بۆ کاتی جەناب. بەڕاستی حەزم نەکرد باسی کتابەکەی پۆمپیۆ بکەین، بەڵام لە کاتێکی ترا هیوادارم دەرفەتمان هەبێ. دکتۆر جعفەر حامدی شێوەکاری سیاسی لە ئۆسلۆ نەرویج لەگەڵمان بوو. زۆر سوپاس. زۆر مەمنون، زۆر سپاس بۆ داوەتەکەتان.